قۆناغی یەکەمی پڕکردنەوەی فۆرمی ئەلکترۆنی خۆراک کۆتایی دێت و وتەبێژی وەزارەتی بازرگانی عێراق ڕایگەیاند ماوەکە بۆ یەکی یەش لە پارێزگاکانی عێراق درێژ کراوەتەوە. لە پارێزگای هەڵەبجە لە 80% وڵاتیان فۆرمەکەیان پڕ کردوێتەوە و تەنیا لە 20% ماون. بەڕێوەبەری پچۆڵەی خۆراکی پارێزگاکە ژۆژداری دەدات بە وڵاتیان کە ئەو خێزانانەی فۆرمەکەیان نەکردووە بە ئەلکترۆنی بەشە خۆراکیان دەبڕدرێت. ڕێژەیەکی باشیش بەشداری خەڵک بەشداریان کردوێتە بەڵام ئەوەی کە ماوەتۆ نزیکی لە 120 خەڵک هێشتا تا ئێسش بەشداری نەکردو بە هەر هۆکارێک بێت ئەوەیان هەوڵاتەکە خۆی ئەتوانیان بڵین بەرپرسیارە لی ئەوە بە پێوین زارش کە بۆ ئێمان ناردووە لە یەکی حەوت هەر هاوڵاتیەک دوای ئەوەی کە 25 ڕۆژ کاتەکەی زیاد کراوە هەر هاوڵاتیەک بەشداری لەم پرۆسەیانە کردبێت لە یەکی حەوتە بەشە خۆراکی ڕائەگیرێ بەداخەوە. بەڕێوەبەری بازرگانی هەرێم دەڵێت ئەگەر تاکو و 5 حەوتی 2025 ڕێژەی پڕکردنەوەی فۆرمی خۆراک گەیشتە 185 ئەوە ئێمە داوای درێژکردنەوەی پڕکردنەوەی فۆرمی خۆراک ناکەین و دەست دەکەین بە قۆناغی دووەم. ئێمە بەردەوام دەبین پرۆسەکە پرۆسەیەکی بەردەوام ئەمە بەوە نیە تا 5 حەوتی تر کۆتایی بێت ئەوەی کە پڕی نەکرد بێتوانێ بێبەژە بێت لە پسوڵەی خۆراک بۆیە قۆناغی دوم دەست پێ دەکات قۆناغی دومیش دوای ئەوەی کە زیادبوون و کەمبوونەکان دەست پێ دەکات ئەو کاتە هەر کەسێکیش کە کارتی نیشتیمانی مەسەلەن نوێ نەکرد بێتەوە لە دوای ئەوە تەواو بێ ئەتوانێت بچێت لەناو پرۆسەکە و بەڵام ڕەنگە بڕێپاری دێوەربگیرێت. ڕێژەکە مانگەیشە نزیکەی 185 بە نسبەیەکی باشی دەزانێت لەماوەی ئەو مانگەدا ڕەنگە پێویستی بە درێژکردنەوە نەبێت و دەستکەین بە قۆناغی دوم. حکوومەتی عێراق بۆ زیاتر ڕەخستنی فۆرمی خۆراک ماوەی زیاتر لە 2 مانگە پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی فۆرمی خۆراکی دەست پێ کردووە. هەر خێزانێک فۆرمەکە پڕ نەکاتەوە بەشە خۆراکی دەبڕێت هاوکات تەواوی ڕێکارەکانی گواستنەوە و زیادکردنی ئەندامی نوێی خێزان دەتوانێت لە قۆناغی دووەم و داهاتوودا لە ناو ئەپەکەدا ئەنجام بدرێت. هەر وڵاتێکیش فۆرمەکەی لە وادەی خۆیدا پڕ نەکردەوە دواتر بەرامبەر بڕێک پارە بۆ هەر ئەندامێکی خێزانەکە فۆرمەکەیان بۆ پڕ دەکرێتەوە کە 11,000 دینارە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.